شێخ مححمودی حەفید یەکێکە لەو سەرکردە و لەو شۆڕژگێڕانەی کە ساڵانێکی زۆر هەوێنی کارکردنی زۆرێک لە هونەرمەندان و پەیکەرسازان و هەروەها لێکۆڵەران و بە تایبەتی شاعیران و هەروەها چیرۆک نووسانە بێگومان لە ئێستادا لە دوێنێ پەردە لە سەر یەکێک لە کارە هونەرەکان کە ئەویش پەردەلادان بوو لە ڕێوڕسمێکی شایستەدا بە ئامادەبوونی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری مەڵبەند پەردەلادان و ڕێزلێنان و هەروەها ڕێوڕسمێکی تایبەتی کە پەردەلادان بوو لە سەروێنەی شێخ مححمودی حەفید بەڕێوەچوو. بە ئامادەبوونی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەرکی سەرای شاری سلێمانی ڕێوڕسمی پەردەلادان لە سەروێنەی شێخ مححمودی حەفید بەڕێوەچوو.